لە کاتی خواردنەوەی تر دانیشتم بیرم لەوە کردەوە، بیرم لەوە نەکردەوە تۆبەیان نەکرد. باش بیرم لەوە کە تۆبەیان نەکرد. دمبایلەکەم بەدەستەوە ڕاستی لە پۆستێکم بینی نووسرا بوو چیرۆکێکی کورد، کوڕێک ویستی تۆبە بکات، نە کوڕ نووسیا بوو کوڕێک شەو خەوت ویستی سبەی تۆبە بکات و هەڵنەسایەوە، یانی مرد، کورتە چیرۆک بوو. منیش ئیتر ڕاستی زۆر یعنی ئەو چیرۆکە سەرسام بووم. باشە ئیتر وەتەماوم تۆبە بکەم، بەڵام لەسەر مەشروب خواردن بوو. مامۆستا سوێن بەخوا چۆنت بۆ باسەکەم ئاوا کوڕێکی برادەرم دەمانچەی پێ بوو، میلیە نابوویەوە، وتی ئێستا چۆنە، وتی پێ چۆن ئێستا لێدەم، وتم واز بێرەی گاڵتنیەوەمانە. لە دەستی دەرچوو مامۆستا یعنی خۆم عەجیبم تێ، یەکسەر نای بە چۆن بڵێ قەبرغەمەوە ژێر باڵم، هەمومان پەلە پەل هەستاین و بێژێ تقریبا 3-4 نەفەر کشی پەلاماری دامانە ئازارێکی زۆرمە بوو، هەستاین و بێژەگەریان بووە ناو سیارەکە. ڕاستی زۆر یعنی لە حەزەگە سۆڕم خوارد و هاوارم کردی ماڵە کە فایلەکەمان هەڵدایەوە سەیرەکەین، هیچ شوێنێکی فیشەکی پێوە نەبوو کنابوو بێ. باش فیشەکەش لە هەرزەکەیە کەوت بوو، وەڵای دەروتی قابلە دەمانچەکەی من ئاوا بێ فیشەکێکی نا بە دیوارەکەی کون کرد و هەردوو فیشەکە جایسە لە گیرفانمایە، شکر بۆخۆ هەفتەیەکە بێت تۆبەم کردەوە و گەڕاومەتەوە. بەس ئیسە نازانم یعنی زۆر ئەو ڕووداوام لا سەیر بوو، ئەگەر کامیرە نازانم چۆن نەکرێتەوەمە ئەنا ئێستا ئیخەمە سەر فیشەکان بوو. باشە کە گولەکەی پێتەوە نا هەستت بە ئازاری گولەکە کرد؟ هەستم بازارێکی زۆر کرد، ئێستاش ئەو فاینلم لە بەرایە کون بووە، یعنی کونیش بووە؟ فاینلەکەش کون بووە، چۆن منی بندی بریندار نەکرد نازانم. ئیتر لەو ڕۆژەوە شکر بۆ خوای گەورە گەڕامەوە سەرڕێ، ئێستاش هەردوو فیشەکەم لە گیرفانمە، هەتا ئەو ڕۆژەی ئەمرم قەت ئەو دوو فیشەکە لەبەری بووە سەبەبی گەڕانەوەم قەت لە ناوی نادەم. والله تر براکەم خۆی طبعا هیچ شتێ بەبێ ئیزنی خوای پەروەردگار نابێت. باشە ئەو گولەیەش کە ئیتر چۆن بەرد نەکەوتووە، ئایا تەنها فالینەکەتی کون کردووە، قەمیسەکەتی کون کردووە، قەمسەڵەکەتە، هەر شتێکە بەرخۆت نەکەوتووە، طبعا ویستی خوای لەسەر نەبووە و خوای پەروەردگار کاتی پێبەخشیویت. ئەشێ ئەمە ببێتە منطەلق هیدایەتت، یعنی دەستپێکی پەڕەیەکی تازە لە ژیانتە. بۆیە برا سوپاسی خوای پەروەردگار کە وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. عەزیزەکەم والله یعنی نیعمەتەکانی خوا ئەوەنە زۆرن، هیچ باوەڕتان نەبێ هیچ ئامێرێکی پێشکەوتو ناتوانێت، هیچ حاسیبەیەک ناتوانێت نیعمەتەکانی خوا بژمێرێ بەسەرتەوە. یعنی نیعمەتەکانی خوا هێندە زۆرە. تۆ تەسەوور کە خوای گەورە بەس عەقڵت لێسەنێتەوە تۆ چیت لێ دێت، تۆ چیت لێ دێ عەزیزەکەم. والله براوانە، والله براوانە مامۆستاگیان. لە کتێبەکەی دکتۆر محەممەد عەریەفیە ڕاستە باسی شتێکە کە دەڵێ ویستم لەگەڵ ڕەفیقەکەمە سەردانی یەکێک لەو مستەشفایانە بکەم کە پێی ئەڵێن مستەشفە المەجانین، یعنی بە کوردەکەی خۆمان شێتخانە، ئەوانی کەوە نەخۆشی نەفسیان هەیە. ئەڵێ بەناو هۆڵەکەیان ڕێم ئەکرد، ئەڵێ طبعا هەر ژوورە و کۆمەڵی خەڵکی تیا بوو، کۆمەڵی خەڵکی شێتی تیا بوو، تەواو نەبوون، عەقڵیان لەدەستدا بوو. ئەڵێ یەکێک لە ناو شێتەکان یەک جلێکی لە بەرانە بوو، سبحان الله هیچی لە بەرانە بوو، هەردوو دەست و هەردوو قاچیشیان بەست بوو، هەردوو دەست و هەردوو قاچیان بەست بوو، هیچی لە بەرانە بوو. ئەڵێ پرسیارم لە مدیری سژنەکە کرد مستەشفاکە، وتم باشە بۆچی ئەم شێتە جلی لە بەرانیە؟ وتی پێمی وت دکتۆر ئەم شێتە ئەگەر جلکەینە بەرەوە کوتکوتێکا و ئەیکاتە دەم خۆیەوە خۆی ئەخنکێنێت. باشە چەند جار لە قوڕگا دەرمان کردووە لە مردن گەڕاوەتەوە، یا بە جلەکەی ئەیدڕێنێ و شێتێکی پێخنکێنێ، کەسێتی پێخنکێنێ. بۆیە ئەمە باشترین عیلاجی ئەوەیە ڕوت و قوت بێ بە زستان و بەهاوین هیچی لە بەرانە بێت. ئەیوتم باشە ئەمە کێیە؟ وتی ئەمە یەکێک بوو لەو دکتۆرانەی کەوە زۆر بەناوبانگ بوو لەم شارەیە، زۆر بەناوبانگ بوو. ئەگەر سرت بۆ بگرتایە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ ئەنجا سەرێ عیادەکەتە هات. بەڵام خوا لە کتوب پڕێکا سبحانه وتعالى یعنی نیعمەتی عەقڵی لێسەنەوە. کاکە گیانبرا عەزیزم، خوای گەورە نیعمەتی زۆری ڕشتووە بەسەرتە. کاتێک کە تۆ بە مەشروب خۆت سەرخۆشەکەی، عەقڵ لە خۆت ئەسەنیتەوە، دەرمان ئەخۆی، بەڕاستی خوای پەروەردگار مۆڵەتێکی داوە بە تۆ. ئیتر ئەو گولەیە چۆن بەرد نەکەوتۆ، تۆ سوپاسی خوای گەورەی لەسەر کە. المهم ڕزگار
اینجا کە براکەم والله. هەرچی خەلەلێکت هەیە نەک مەشروب خواردن هەرچی خەلەلێکت هەیە لەگەڵ خوایە سبحانەوە وتعالە و خەلەلانە پڕۆکە واز لە گوناحەکانت بێنە ڕووبکە خوا فەفیڕوا إلى الله ڕاکە بۆ لای خوا خوای گەورە هەموو شتێکە پێ بەخشێت لە دنیا و لە قیامەت.